هر جمکانی یا دستالات العراقی هات بیتت گل کردا پیکت هاشی پاشا گزد بیت و دبیت اگر شری شناوراستا چرخی بیسته و حتی سرهلدانه دانستاندن گل بغداد ریشت بنو ناگهنه انجامت کاریگر بابت سیستم دستالات و گرداینی نه یه بردوام بوید گل همی سیستم دستالات العراقی حتی افرو او تشتب دست کردا کتی الهرم کردستان بدور کابویه ایک وقتی کرد ایک و پیک و خباتت کنش پیخمت مافت خو و کی سرهلدانه هاشی روا میلیونی کت هر دوریدانا دا کرد پترش همی قیناغت خبات ات ای گرتی بوینه دو وقتی جواک ناف دولتی پشتا کرداد گرید شر روخان رژیم صدامی و شر داعش وک نمونه آنکو بغداد حزا خو و پیکاتن گل کردا چتش بو کردا نویایه اگر تشتکی بر وقت جیدابی تا کردا هاشی یا لیوه بوی دوی خلقه داد گل هر دو بارزان دکتور خلیل اسماعیل پروفیسور جیوپولیتیک دکتور شوان خوشناو بسپورت میجویا کردیا هفت چرخ دا ناوه هوا بخیراتنا هر دو دکتورت بارزید کم دکتور شوان دشته دست پی بکین اگر تو شی بو مخندنه که میجویی بو وان پیمان نامه و پیکاتنت چه بزاور زگاری خوازا کردیل گر رژیم جدا جدایت بغدا آنچه اف حکمت کردا و چه بین پشتی سرهلدانه و حتی روجامه یا ابرو و پشتی اینگه اف بکاتنه نائنه جیبه جه کرن زۆر سپاس بەداخەوە ئەمە ئەزمونە چیتاڵ و یادەوەری ناخۆشمان هەیە لە مێژووی دانوستانەکان لە دامەزراندنی دەوڵەتی عراقی تا بە ئەوڕۆ دەگا طبیعی ئەو دەوڵەتە هەر عەرەب حکومڕانی کردیە 82 ساڵ لە 1920 تا 2003 حکومڕانانی عەرەبی سوننەی سەردەستە حکومڕانی ئەو وڵاتەیان کرد لە دوای 2003 بە دواوە حکومڕانانی شیعەی عەرەب حکومڕانیان کرد ئەگەر پانۆڕامایەکی مێژووی سەیری وێزگە سەرەکیەکانی دانوستان و ڕێکەوتنەکان بکەین لە نێوان کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و لە نێوان حکوومەتی عراقی کۆمەڵێک شتی سیر دەبینین هەر لە سەردەمی پاشایەتیدا لە سەردەمی شێخ مەحموود و پاشانیش لە ئەو کاتە هەندێک پێکهاتن پەیماننامە هەبوون ناوبەرە شێخ مەحموودی بەغدادا بەڵێ کۆمەڵک وەکو نەک پەیماننامە بەڵام ڕێکەوتن و هاتوچۆ و هاموشۆ دەکرێت ئەوانە بخرێتە نێو پەیوەندیە سیاسەکان بەڵێ لە سەردەمی شۆڕشی گەورەی بارزانیش بە هەمان شێوە 43 زیینیمان پەیمانیان شکاند و دواتریش بە پاڵپشتی بەریتانیەکان حکوومەتی عراقی هێرشێکی ناڕەوایان کردە سەر ئەو ناوچەیە ئەگەر بین باز لە سەردەمی عەبدولکەریم قاسم بکەین کە کورد ڕاستە لە سەرەتای شۆڕشی 4 تەموزی 1950 کۆمەڵێک دەستکەوتی بەدەستهێنا بەڵام لە بەرامبەر ئەوەدا کورد بووە شوورا و پاڵپشتی ئەو شۆڕشی 4 تەموز وە بووە بەرگریکارێکی سەرسەخت لۆمانەوەی حکوومەتی عەبدولکەریم قاسم بەڵام دەبینین ئەویش لەسەر بەڵێنەکانی خۆی نەماوە ماوەیەکی کورتی بەسەردا تێپەڕی لە بنەما سەرەکیەکانی شۆڕش هەڵگەڕاوە بەڵکو کەوتە کڕینی خەڵکی دژی بزاوی ڕزگاری خوازی کورد و کۆمەڵک هەنگاوینا وەکو حکوومەتەیەک لە دوای یەکەکانی پێشوو ئەو هەنگاوانە بوونە هۆی نیگەرانکردنی نەتەوەی کرد و بزوتنەوە ڕزگاری خوازەکەی دەزانین لە سەردەمی عەبدولکەریم قاسم شۆڕش هەڵگیرساوە ئەو هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولیش بۆ هۆکارێک بۆ ڕوخانی حکوومەتی عراقی یعنی تەنانەت حکوومەتی عراقی حکوومەتەیەک لە دوایەکەکانی عراقی زۆربەی هەرە زۆریان کە گۆڕاینە بە کودەتا حکوومەتێکی تر هاتۆتە سەردەسەڵات یەک لە هۆکارەکان کورد بووە بۆ ینی ئەمشین بێژین و گەلک و غەدر و زڵمەکە مەزن کوردە هاتیەکردن بەڵێ کێشە کوردیش وەکی لەعنەتێکی بووە بۆ ڕژێمت ئەوێت حکم عێراقی کردی هەمی ئەگەرێ کێشە کوردیدا یەتڕۆ خاندی مایکە 100% وەکو دەردێک بە گیانی ئەو دەوڵەتە چونکە ئەو دەوڵەتە لە سەرەتادا بەخواست و ویستی کوردەکان دروست نەبوو کوردەکان فەرامۆش کران و پێوەلکێنرا ئەگەر سەیری دانوستانەکان بکەین لۆ نمونە چەند نمونەیەک بینینەوە لە ساڵی 62 کاتێک کە لە گەرمەی شۆڕشی ئەیلول بوو بەعسیەکان هەوڵ دەدەن پەیوەندی بە سەرکردایەتی سیاسی کورد بکەن هەرچەندە لە سەرەتادا بە هیچ شێوازێک لەگەڵ مافەکانی کورد نەبوون بەڵام لە ڕێگای کەریم قەرەنی کە ئەفسەرەکی خانەنشین بوو خەڵکی سلێمانی بوو
دواتر ئەو ڕاست پێدرابوو لەلایەن تاهری یەحیای کە لەناو بەعز بوو ڕاست پێدرابوو لە ئەوەی پەیوەندی بە کوردەکان بکەن جۆرێک لە گفتوگۆ هەبی لە ئەگەری سەرهەڵدانی ئەوان دەڵێن شۆڕش سەرهەڵدانی کودەتایەک لۆ ئەوەی مافەکانی کورد و داخوازیەکانی کورد ڕەچاو بکرێت و بە هەند وەربگیرێت ئەوە بوو ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ئۆتۆنۆمی لە چوارچێوەی عێراقێکی دیموکراسی بدرێت بە کورد لە کاتی ئەنجامدانی شۆڕشەکە خەریک بوو دانیان بە مافەکانی کوردنا دوای دانیشتنی سەیدا ساڵح یوسفی لەگەڵ ڕازگری بەعس عەلی ساڵح سەعدی و ئەوانە بەڵام پێڕا نەگەیشتن مۆر بکەن تەوقیع بکەن کودەتایەکە خێرا ڕوویدا کودەتایەکە کە ڕوویدا لەگەڵ ئەوەی کودەتا سەدەم حوسێن و ئەحمەد حەسەن بەکر بەڵ نەخێر کودەتای یەکەمی بەعس لە 8 شوباتی 63 تا 18 عبدولسەلام عارف ئەوە بوو بەعسیەکان لۆ 9 مانگ و 10 ڕۆژ حکومڕانی عێراقیان کرد طبعا ئەو 9 مانگ و 10 ڕۆژە خراپترین 9 مانگ و 10 ڕۆژی حکومڕانیە بە ئاگر و ئاسن کەوتنە وێزەی گەلانی عێراق و گەلی کوردیش بێ باش نەبوو بەڵام پێم خۆشە چونکە باس لە مفاوەزاتەکان دەکەین هەر لە سەرەتادا کورد لەبەرەوەی لە پێشووتردا جۆرێک لە ڕێککەوتنی نهێنی هەبوو گوتی هەردوو شۆڕش تەلاحەمەتە ئەثەورەتە ینی هەردوو شۆڕش باوەشیان بەیەکدا کرد و هەرزوو لە سەرەتادا بەعسیەکان سەبر خەریکی کات کوشتن بوون خۆیان دەدزیەوە لەو بەڵێنانەی کە بە کوردیاندا بوو سەرڕۆییان دەکرد پەیمان شچێنیان دەکرد کۆمەڵک خڕوقاتی ناخۆشیان کرد بەڵام هێدی کورد داوای داخوازیەکانی خۆی دەکرد پەلەی دەکرد لەوەی کە بە سەرکردایەتی بارزای نەمر پەلەی دەکرد لەوەی کە ئەو ڕێککەوتنانەی کرایە بە قسە بێتە بواری جێبەجێکردن بەڵام دوای ماوەیەک دەبینین ئەوانیش کاتیان کوشت و خۆیان دزیەوە لە پاشە کشیان کرد تەنانەت بارزانی کۆنگرەیەکی بەست لە کۆیە چەند جاریش وەفدی خۆی نرد ئەو کۆنگرەیە بە ئامادەبوونی 500 کەس لە کەسایەتیە سیاسیەکان و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی هەمووی تێدا بوو ئەو کۆنگرەیە بەسترا بۆ ئەوەی یەکدەنگ یەک گوتار داوای مافەکانی خۆیان بکەن بەڵام بەعسیەکان تەواوی بڕیارەکانی کۆنگرەکەیان ڕەت کردەوە بەڵکو ئەوان خەریکی پێکێنانی یەکێتی عەرەبی بوون ئەو کاتی لە نێوان ناسریەکان و بەعسیەکان و لە نێوان ناسری و بەعسی و سووریاش دەیانویست میسر و عێراق و سووریا ببێتە یەک دەوڵەت وەکو وەحدەی عەرەبی ئەوە لە سەردەمی بەعسیەکان ئەوە بوو شەڕدەستی پێکردەوە لە حوزەیرانی 63 هێرشی ناڕەوای زۆر گەورە کرایە سەر کوردستان یان باشووری عێراق ئەو هێرشانە بوونە هۆکاری کاولبوونی دەیان و سەدان بوونە هۆکاری لە ناوچوون و ژێرخانی ئابووری زوڵمی گەورە کرا تا گەیشتە ئەو ئاستەی لە 18 تشرینی دووەم عەبدولسەلام بێتەوە سەردەسەڵات کە عەبدولسەلام هاتەوە سەردەسەڵات دووبارە هەوڵی ڕێککەوتن هاتە ئاراوە دەرفەتێک ڕەخسا بە حکمی ئەوەی بەعسیەکان زۆر توند و تیژ بوون بەعسیەکان لە دەسەڵات چوونە دەرەوە بەڵام ئەو جارە لە زیاتی بەعسیەکان عەبدولسەلام عارف قەومیەکان هاتن قەومیەکانیش لەسەر نەهجی پێشوو ینی حەقیقەتێک هەیە ینی گۆڕانکاری لە شێوەی دەسەڵات لە عێراق لە مەلکی بۆ کۆماری عەبدولکەریم قاسم بۆ عەبدولسەلام عارف بۆ سەدام حوسێن ینی حتا ئێستاش ینی گۆڕانکاری نەبوو هەڵویستت وەدا بەرامبەر کووردا بۆ جێبەجێکردن وا پێک هاتن ئەوێت کورد گەهێشتنە گەل کووردا نەتەنە جێبەجێکردن ناتوانانی جێبەجێ بکە ئەوجە بۆ نمونە 10 شوباتی 64 دووبارە مفاوەزات کرا و ئاگربەست ڕاگەیەندرا لە سەردەمی عەبدولسەلام عارف هەرچەندە ئەو ئاگربەستە بووە هۆکارێک لۆ پەرتەوازەی کورد و لێکترازان و ئەوانە بەڵام حکوومەتی عێراقی کۆمەڵک بڕیاری دابوو بڕیارەکانی جێبەجێ نەکرد بە هیچ شێوازێک یەک لە بەیاننامەکان بەڵگەنامەیەک بووی پارتی دیموکراتی کوردستان لەو کاتە دەری کردووە دەڵێت نزیکەی ساڵێک بەسەر ئەو ڕێککەوتنامەیە تێپەڕ دەبێت بەڵام حکوومەتی عێراقی کە بڕیار بوو 40 ملیۆن دینار لە ماوەی 5 ساڵدا سەرف بکات و ساڵانە 5 ملیۆن بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان بدات تەنها 2 ملیۆنیشی سەرف نەکردووە 3 ملیۆنەکەی دیکەی لە خۆشکردنی ڕێگای سەربازی و لە ویژدان کڕین ئەوانەی کە دەیانەوێت ببنە لایەنگری حکوومەت و دروستبوونی جاش و ئەوانە خەرج کردووە
یعنی ئەو کاتیش بە هەمان شێوە داخوازیەکانی کورد ڕەچاو نەدەکرێت. دکتۆر ئەتبێژم گەورەترین مەزنترین پێک هاتن و دەستکەفت دەست کوردان کەتین ئەتبێژم 11 ئازارێ بوو بەیانە 11 ئازار ساڵە هەفتەیە پشتی گەڕادوێە بەحسی هاتینە سەر حکمی سەدام حوسێن و حەمەد هەسەمە کرد و پاشەڕۆژە کووردا سەربێتێتە ئاواکردن ئەم دێرێ ڕاوەستین پاشینکە پرسیارە مەیادی شوێرە دەست بکەین حتا نوکە ئەم پرسیارێکی بچینە دکتۆر خەلیل ئیسماعیل وەک جیۆپۆلیتیک دکتۆر جهێ کووردا وەک جوغرافیا دوبێژی ڕۆلێک هەبیتە دوێ کێشێدا لەگەڵ بەغدا و نەگەهشتنا کووردا لەگەڵ بەغدا بێکاتنەکێ ئان بێکاتنەکە ڕیشەی وەکی ئەم بێژین گوهف کێشە بێتە چارەسەرکردن تو بێژی ئەم جوغرافیامە کوردستانی ئێکشوان ئەگەرا بیتن ئەم دوورپێچکردنە پندێک هێزت هەرێمی حەش کوردانەکەن ئەم گەل حکومەتێکێنە مەرکەز سەنتەرێ حەش کوردانەکەت یعنی گەلک ئەکو بێژین فاکتەر تێکەلت بنوێرێ ئەکە تومە بەحسێ بابەتی وەک لایەنی جیۆپۆلیتیک بکەی. پێشەکی سپاسدانەکەم سپاسی قەناتەکەتانەکەم سپاسی بەرادری دکتۆر شوانیشەکەم بۆ ئەم دەرفەتە مەوزوعێکی زۆر گرنگە بەڕاستی کە پەیوەندی هەیە بە داهاتی هەرێمی کوردستان و حازری هەرێمی کوردستان. ئێمە دوو خاڵێکی سەرەکی ئەگەر باسی تەواوکردنی مێژووی کاکشوان باسەکەین دوو کاریگەری سەرەکی هەبوو لە بیدایی دروستبوونی عێراق دەوڵەتی عێراقی یاخو لە دوای شەڕی جیهانی یەکەم تا ئەمڕۆ ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەمڕۆی کوردستان و ئایندەی کوردستان. یەکەم تەجزیئەکردنی کوردستان دابەشکردنی کوردستان لە دوای شەڕی جیهانی یەکەم لە بینی سووریە و لە بینی تورکیە و لە بینی عێراقەوە و بەشەکەی ئێرانیشەوە. ئەمە کاریگەری زۆر گرنگ بوو سەلبی لەسەر حازری ملەتی کورد و ئایندەی شۆریشی کورد. ئەمە ڕقم یەک. ڕقم دوو بەنسبەتی کوردستانی عێراق کە ویلایی مووسڵ هەر لەو سەردەمە لە 1925 بوو بە بەشێکی لە دەوڵەتی عێراقی کە هەمومان ئەزانین دەوڵەتی عێراقی هەر لەو کاتەیە تەنها و تەنها لە دوو ویلایە پێکەیەت ویلایی بەغداد و ویلایی بەسڕە. قەت ڕۆژێکە لە ڕۆژان وەکو باحیسەکانی و اختصاسەکان باسی ئەو ئەکەن کە قەت ڕۆژێکە لە ڕۆژان ئەم بەشە واتە ویلایی مووسڵ واتە کوردستانی عێراق نەبووەتە بەشێک لە عێراقەوە. دکتۆر پرسیارێکی لێرە باشووری کوردستان و ویلایەت مووسڵ بۆچی ناوبەرە دوو هەڵبژاردا بوو هەڵبژاردا بوو ئان گەل ترکی بیت ئان گەل عێراقی بیت بۆچی هەڵبژاردی سینە بوو خۆ بیتە دەوڵەتەکە سەربەخۆ خۆی کاک ئەحمەد لە اتفاقیەی سایکس پیکۆ 1916 ئەم خەریتەیەکی ئەو منطقەیە تەسبیت کرا لە بینی تەحالوفەکان لە بینی حولەفا واتە لە بینی فەڕەنسا بەریتانیا رووسیا خەریتەکە بەو شیوەیە لوبنان لەگەڵ سووریە لەگەڵ ویلایەی مووسڵ ئەبێتە ژیر ئینتیدابی فەڕەنسا ویلایەی مووسڵ ئەمە خۆی لە خۆی معنایەوەیە ویلایەی مووسڵ پەیوەندی بە عێراق نییە. بۆچی؟ چونکی عێراق بە هەردوو ویلایەتەکەی واتە ویلایەی بەغداد و ویلایە بەسڕە زائیدەن ئوردون زائیدەن فلستین لە ژیر ئینتیدابی بەریتانیا کرابوو. ئەم دابەشکردنە بەردەوام بوو لە دوای شەڕی جیهانی یەکەم. بەڵام بەریتانیا کە دەسڵاتێکی زۆر گەورەی هەبوو وەکو ئەمریکای ئەمڕۆ لەبەر ئەوە توانی زەختکە لەسەر فەڕەنسا کە ویلایەی مووسڵ کە وتمان لە ژیر دەسڵاتی ئینتیدابی فەڕەنسا توانی ئلحاقی کە بە عێراق و عێراق بوو بە دەوڵەتێکی لە جیاتی دوو ویلایە بوو بە سێ ویلایە. ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگ بوو دژی ئایندەی کورد لەو سەردەمە وعدێکی یابوو وعدێکی وەرگرت بوو بە تایبەتی لە بەریتانیەکان لە معاهدەی سیڤەر ساڵی 1920 ئەساس دەوڵەت کرێت دەوڵەت بکرێتەوە بۆ کورد وەکو چۆن دەوڵەت کراوە بۆ ئەوانەیەکی تر بۆ عەرەب و بۆ یەهودیەکان و بۆ مەجموعاتیەکانی تر. بەڵام بەریتانیەکان نەک بەس ویلایە مووسڵ کردی بە بەشێکی لە عێراق بەڵکو پەشیمان بوو
بۆ پشگیری کردنی کورد کە ببێتە دەوڵەت ئەم عواملانە هەمووی کاریگەری هەبوو کە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقی ڕەتفعل توش بوون و ئەوە بوو کە شوانیش ئشارەیە بوو بۆ شۆرشی محمود الحەفید و هەروەها حرەکاتی بەرزان تا ساڵی 1958 کە حرەکەتی کوردی واتە لە مەرحەلەیەکی هاتە مەرحەلەیەکی تر ئەو مەرحەلەیەکی تازە لە دوای 1958 بەڕاستی مەرحەلەیەکی زۆر گرنگە چونکی لە دستوری موقتی شۆرشی تەموز نووسرابوو العرب والأكراد شركاء في هذا الوطن أما يكم قۆناغێکی یەکەم گرنگی بوونی بۆ ملەتی کورد لە عێراقەوە ئەمە بوو لە دستور نووسرابوو. دکتۆر بەس هەندی دانوستاندن هات بنەکردن ناوبەرە بەغدا و ناوبەرە بزاڤ ڕزگاری خازا کوردیدا هەرگاف سنور مشكلة بوينا سنور يعني كيشا سركي بويا چند مثلا جهه كردانا كي جهه كردانا كي نجهه كردانا كيشا كركي كي كيشا جلك سركي بويا اشكافن دو حتى انه كاجي يعني بابت ماده 140 الدستور العراق دكو نهاتيا جيبه جيكرن هيك ديتنا ك جيوبوليتيك بو في بابتي چات تو بري خده إذا بويميت بو موضوعيك زور جرينجا يعني لدواي شورشي تموز كدسكوتيكي إشارية أبو دكتور شوان دسكوتيكي هاتو بو ملتي كرد أمي دسكوتيكي زور جورية أو بو بمرحليكي مرحلة دواي أو جناب إشارية أبوي بو اتفاقية آذاري 1970 أم اتفاقية مرحليكي جرينج بو ملتي كرد بتابتي العراق بوشي كم جارد حكومة العراقي اعترافي ككرد العراق شونك هي وطنك هي ناوي دانان كردستاني عراق انجا مرحلة كتير او بغداد إرادة خو او بريار ما في كردادا كنا في كردستان بيتاب كار اينان كردستان عراقي ان گواشتنك بشلاي بريطانيا سر بغداد انجا او بوبا مشكلة دواي او شون تحديدي كردستان بكريتوا بالنسبة اتفاقية ديسان اتفاقية يعني زي آزار كرابة دو مرحلة مرحلة يكام سي محافظة دهوك لقل سليماني لقل هوليروا على أساس مرحلة دوام بالنسبة اتفاقي آذار صالح 1907 إحصاء بكريتوا ولسر أساسي إحصاءك أو شوناني كتير كأمره إما بي ألين ناوشي كردستاني كان دروي هريم أبيت بشكي لكردستان بلان بداخوا نا إحصاء كرا نا أمانش حل كرا أم كيشية تا أمره بردوام بو تا أمره حكوماتي عراقية بدوايك اتفاقا كان لقى الكرد و أبن باتفاقي معين بلام دوايا وبشيمان بن بوتشي شوكي حكومات عراقي هل بدايتكي هل دواي درسبوني دولة عراقي تا أمره وأم تا أمره زور تأكيد كم نسري تا أمره قناعتي نية كرد أبي دولتي يان هبيت كرد أبي شون يان هبيت كرد أبي نشتمان يان هبيت دانشتون يان هبيت لبر أو سيرة كين بردوام صغت هي لسر ملتي كرد لسر حركي كردي انجا سياسي بعرب كردن ياخو بسياسي ضغط كردن لسر او كريارة تعريبي هر جريدايا جيوبوليتيكا كردستاني بلي بيجن ترسن بيت عندك عرداش كردا بدزن دي خلق عرب إني عندي كردا كان عرب عندي يعني فاكتور تعريبه داس بس سياسي بعرب كردن بحقيقة هلا زماني بعث دسي بيكر بشوي كأشكرا تا أمره بردوامه دو هدفك رئيسيان هي يكم كمبوني ملتي كرد العراقوا شن لكردستان عراقوا شن بتوانن دريان بكن تهجيريان بكن تسفيري كردفيليا كان بكن أما رقم يك رقم دو لاواس كرديني حركة كردي وأمدو كاريجرية أمدو تورة لو روجة تا أمره بردوامه حتى استيش أو دو تورة راستك بزمان سياسي بعرب كردن بوشيونية بلان بهمان هدف كان استا أو حكوماتي كلا دواي 2006 بهمان شيو أيا نوية كمبوني كرد لهريمي كردستان بكن انجا بهيناني عرب بدر كردني كرد ودوهم لاواس كردني قيادي كردي دابشنا دكتور شواني جهجبو بيان يازداي آذاره بيان يازداي آذاره هكتبو ما بحث که هر چند اف بیانه
اوجی شرح خو هاته خالی کردن شکوش نواروک خو هاته ببار کردن و نه هاته جیبه چکرم درستی ل وکی بنگه کی تتدانان اد بجم حتی سالانو تو ایک جف سنورت هاتینه دانان سر اساس سنورت بیانا 11 آذاره و کتما شوی دست بی که حتی کو ام گهین افرو پانوراما خو بردامی بیده بله زانی لبر اوی برگو بندکانی اساسی برگو بندکانی ڕێکەوتنامە 11 ئازار دەگەڕێتەوە لۆ ڕێککەوتنی 29 حوزەیرانی 1966 پێم خۆشە نمونەکی بەسیط بینیم لەسەر خلافشکاندنی حکوومەتی عراقی لەو کاتەدا لە نیسانی 1966 عەبدولسەلام عارف لە کۆپتەرەکەی کەتە خوارێ و سوتا و مرد لەو کاتە عەبدوڕەحمان عارفی برای هاتە جێی دوای ئەوەی کە لە بەرژەوەندی ئەو یەکلابەوە کە ببیتە سەرۆک کۆمار زەید ئەحمەد عوسمان لە بەغدای دەنێردرێ مفاوەزاتی لەگەر بارزانی بکات کە حکوم گۆڕایە و یەکەچی دیهاتە سەر حکوم کە لە شەڕدا بوون ئەو کاتە لە کاتی مفاوەزاتەکە لە 2 ئایاری 1966 هێرشی گەورەی حکوومەتی عراقی دەست پێ دەکات لۆ سەر هەندرێن چیای هەندرێن ئەوە بوو شکستی گەورەی حکوومەتی عراقی لەو شەڕەدا لە هەندرێن و لە زۆزک بووە هۆکارێک لۆ ئەوەی حکوومەتی عراقی ناچار و پەرچێشی مێزی گفتوگۆ بیت ئەو عەبدوڕەحمان عارف خۆ هاتە مەلا مستەفا بارزانی بەڵێ دواتر عەبدوڕەحمان عارف خۆی هاتە نک مەلا مستەفا بارزانی و یەک لە تایبەتمەندیەکانی ئەو سەردە بەشبەڕاستی کە کورد لەو پەڕی شکۆ و عەزەتدا بوو تا ئەو کاتی بە درێژایی شۆڕشی ئەولول ڕۆژێک لە ڕۆژان مەلا مستەفا بارزانی لە دانوستانەکان سەردانی حکوومەتی عراقی نەکردیە هەر ئەوان هاتینە سەردانی کوردستانیان کردیە مەبەستم چ بوو لەوەی ئەو شکستە لەبەر ئەوەی ئەو کاتی عەبدوڕەحمان بەزاز کە کەسێکی مەدەنی بوو بووە سەرۆک وەزیران ئەو 12 خاڵەی بەیانی 29 حوزەیران دانرا پاشان بووە بنەمایەک لۆ ڕێکەوتنامە 11 ئازار ڕێکەوتنامە 11 ئازاری 1970 هەمومان دەزانین دوای شکستی حکوومەتی عراقی دوای فشار و گوشاری زۆری هێزەکانی پێشمەرگە لۆ سەر عێراق کە تەنانەت یەک لەزانم ساڵ 69 ساڵ 68 بحثی سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر هاتنە سەر حکمی ساڵ 69 شەڕێکی گەلێکی بەرفرە دژی کوردستانی کرد وا شەڕەدا پێشمەرگەی ینی قەهرەمانیت مازن تۆمارکردن ئێکشوا شەڕێ دەکان چێ بکو کوردستان فیلمێکی سینەمایی یل سەرچێکی لیل هەژدەی هەشت دل سینەمای کوردستانی تەخوارێ پشتی وێ شکستنا لەشکەری عێراقی و پشتی بەعثیەت سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر هاتین شکستنەکە مازن دیت دەست مفاوضات کرد و ئەنجام بوو 11 ئازار بیان 11 ئازارێک و ڕازی بن پێ بیانە 11 ئازارێ ڕێک دەکەر لە برێن لە هەموو سنوورەکان نەک لە دەڤەری بادینان و لەو ناوچانە و لە گەرمیان و لە دەشتی هەولێر و لە هەموو سنوورەکان حکوومەتی هێزی لەشکری کوردستان لەشکری شۆڕژگێری کوردستان دەرسێکی وایدایە سوپای عراقی کە ناچاری مفاوەزات بیتن و ناچاری گفتوگۆبی ئەوە بۆ ڕێکەوتنامە 11 ئازار ئەگەر سیر بکەین بەس بۆ ڕوونکردن بەحسێ دەکان کرد شەڕی دەکان لەشکری عێراقی شکستنەکە مازن پێشمەرگە دربەکێ مازن لێ دەت ئەف لەشکری شکستی زڤڕیت وەختی زڤری شکەفتێکی دبینن وێ شکەفتی هەفتێ و بێژم هەفتێ و سێنان هەفتێ و شەش مەدەنی بچیک پیرەمێر ژنک شکەفتێکی بەشارتی و پیشیە دانە بەر دەرگای شکەفتدا پێنە حەسین دەنگی گریا بچیکات ئێتن ئەف لەشکری شکستی گولت بیت چیت ئاگریت بەردەتێ ئەو هەفتێ وەکی جینوسایدەکێ هەر هەفتێ و سێتێنە سۆتن توێ شکەفتێوە بۆڕۆکردن چکۆمە بەحسێ دەکان کردمە ڕاست کارەساتەکی گەورە بوو مەسەلەی دەکاوە یەکێک بوو لە دەتوانین بڵێ هەم داستان و هەم لە تراژیدیاترین کارەسات لەو سەردەمەدا تەنانەت ئەو کاتی بارزانی دەنجی کوردەکان و دەنجی مەسیحیەکانی گەیاندنەتەوە یەکگرتوەکانیش لەسەر ئەو مەسەلەی و قەتل و عامکردنی ئەو ناوچانە دکتۆر بەیانی 11 ئازاری 4 ساڵە کێشە و پشتنگی بوو شەڕ ڕوویدەتەوە بۆچی شەڕ ڕوویدا ینی بەغدا ینی پاشەگەز بوو vê beyanêda cêbecê nekir yanî بۆچی carekatî şer ڕوویدات نەبەینا بزاڤ ڕزگاری خەزا کوردیت نەبەینا لەشکری عێراقی لە ڕاستیدا باسیەکان ڕاستە ئەمە باسمان لەوەی کرد کە فشار و گوشاری زۆری لەسەر بوو
بەڵام بەعسیەکانیش بۆ جاری دووەم کە هاتنە سەردەسەڵات ویستیان گۆڕانکاری لە خۆیان بکەن و ویستیان بەهێز بن، یعنی مەسلەی کات لە ڕاستیدا نقطەی مهمە. هەر کات حکوومەتی عراقی هەموو حکوومەتەکانی عراق یەک لە دوای یەکە هاتوون لاواز بووبی مفاوەزاتیان لەگەڵ کورد کردووە. لەو کاتی کە لە بەهێزیدا بووینە لەسەر ئەو ڕێککەوتنانەی کە ڕێککەوتون پەشیمان ئەم دلێریشە دکتۆر خەلیل ئیسماعیل دکتۆر بوچی بەغدا ڕەنگی مامەڵێت کرد دکتۆر شوانی بەحث کرد و گەلەکجا وەختی بەغدا لاواز بیت ئەن وەختێ انقلابەکە عسکەری ئەن سیستەمێکی حکمی نیەتە عێراقێ بێت خوب پێز بخیت هەوجەی کوردانە کوردات گاریێتن کا کووردا چت بێت حتا سەدام حوسێنی گوتە کووردا دەستپێکە انقلابە خۆ گوتی حتا دەولەتێژی هەوە بێت دەولەتێژی دەم بەحس دەولەت بخۆشی دکەتن دیمایکە حکم زاتیژی لێڤە بوو بوچی یعنی ئەف مامەلەش لای بەغداوە گەل کووردا هەر کاتە لاواز بیت محتاجی کوردات ئێت گەل کووردا هەر کاتە پێست کەبیت پاشە گەز دەبیت حتا ئەڤرامەژە بەردەوامە ئەوە بۆ چ زفری کاک ئەحمەد ئەوە جەوهەری مەوزوعەکەمان بەڵێ ئەمە کە باست کرد جنابت جەوهەری ئەم بابەتێکی ئێمە باسەکەی جەوهەرەکە لێکۆیە وەکو ئیشارەی یابووم لە بدای قسەکانم هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی ومفاوضاتێکی دەستی پێکرد کە کاک دکتۆر شوانیش ئیشارەیەکی یابوو بۆ مفاوضاتانە تا ئەمڕۆ ئەم مفاوضاتانە عربوتنی ئەڵێن استراحەت محارب بۆچی ئەڵێم استراحەت محارب کاتی مفاوضات چونکی حکووماتی عێراقی قەت باوەڕ بۆ نییە قەناعەتێکی نییە کە کورد لە عێراق مافی خۆی هەیە و کە کیانێکی دروستە بێت و حقوقی خۆی هەیە وەکو ملەتانی تر بەڵام لە کاتی وەکو ئیشارەی ئابوو جەنابێت لە کاتی کلاوازبوونیان مەجبورن دەستیان ڕاکێشن بۆ کورد و لەگەڵ کورد مفاوضاتەکەن و اتفاقیاتەکەن بەڵام لە کاتی بەقووەتە بن چونکی قەناعەتیان نییە جوابەکەمان لێیە قەناعەتیان نییە بەو اتفاقیاتەی کە دروست کرێت سوالێکی بۆ دکتۆر شوانت کرد و 11 ئازار بۆشی نەتیجەی نەبوو مەلا مستەفا بەڕەحمەتی کە مفاوضات بەردەوام بوو خەریکە تەوقیعکەن لەسەر 11 ئازاری 1970 ئەو بە قەناعەتی نەبوو قەناعەتی نەبوو لەسەر اتفاقیەکە و باری بەحسیان نەبوو کاک مەسعود بەرزانی لە کتابەکەی ئیشارە یابوو ئەو قسانێکی بیسە من باسی یەکەم ئەڵێم مەلا مستەفا قەناعەتی نەبوو بە 11 ئازار لەگەڵ ئەو هەمووی گرنگی ئەو 11 ئازارەکە بەڵام وەکو مەجبور بوو بۆ چووکی مەکتەبی سیاسی اتجاهی وابوو و ئەوش فترەیەکی استراحەتێکی ویست بوو گەشتنە تەوقیعکردن لەسەر 11 بەڵام حزبی بەعەز قەتعەن ئیمانی نەبوو بەو اتفاقیە لەبەرەوە هەر لە یەکەم ساڵەوە دەستی پێکرد بۆ تجاوزکردنی ئەو اتفاقیات نەک پێشی ئەوەی شەکاک ئەحمەد یەکەم شت نائب ڕئیسی جمهوریە ئەمە هەر عین یەکەم ساڵەکەیە جاری 1970 تێپەر نەبووە هەر کە لە اتفاقیە کە ئەبێ نائب ڕئیسی جمهوریە بێ کورد بێت قیادەی کوردیکی تەرشیح کردبوو بۆ سکرتێری حزب حەبیب کەریم حکوومەتی عێراقی ڕەفزی کرد چونکی فەیلیە بە حجەتێکی ئێرانیە مهم هەل لەو سەردەمە هەل لەو بدایەتەکە حزبی بەعەز دەستی پێکرد بە تەجاوزکردنی سەر کوردە فەیلیەکان کەی زیاتر تەسفیر کرا بوچی ئەف توندیا مامەڵێش لای بەغداوە گەل تایبەت گەل کوردت فەیلی يعني چه تشت هيا ناف كردت فيلي حتى كواب كان يعني كردت فيلي تبيجي كاريجرة ديموغرافيها بتن تبيجي جهوا وك جيوبوليتيك كاريجري سر كيشا كرديها بيتن دو سبب رئيسي هي يا كم وكو إسا باسم كرد هل اتفاقي آذار جاري صالي كلا سري تيانا بريوا حزبي بعث نسي بيكل بودر كردي كرد فيليا كان بحجتك تبعي إيرانيين جنسيانية إلى آخره هدفي رئيسي شيء سبب كي شيء وكو سؤالي جنابد يكم لروي جيوبوليتيكي نابشكا أجر سيري خريطي عراق بكين وبتايبتي كردستان أي بينين حدودي عراق وإيران لناو شيء كرد فيليا كان نزيكي بغاز نزيب بغداد تقعرك بيك نزيب يعني تصور كي لبيني مندلي حتى باشوري بغداد لبيني مندلي وبغداد عاصمة العراق صوبا جا كيلومتر واتا إيران لشاخكاني كردستان تواني بآساني إشرافك لسر أو دشتيكي أتشي بو
بۆ بغا ئەمە وای لێ کرد بێژین مێژوو جغرافی هەردوو خەدرێ کوردە فەیلیەکان لێرە بوون بە هەدەف ڕئیسی لەبەر جیۆپۆلیتیکی ناوچەکەیان ئەمە یەک سەبەبی دووەم سەبەبی سیاسی بە عەرەبکردن بەگشتی ئەم سیاسەتە ئەیەوێ کەمبوونی کورد بکە لە کوردستان. دکتۆر شوان پشتی 11 ئادارێ ئەم بینە قویناغا پشتی سەرهەلدانێ وێرش دیسە دانوستاندن ینی کریارا دانوستاندنی نەڕاوەستیایەت ناوبەرە لایەنی کوردی و کەرێما کوردستانێ و ناوبەرە بەغدادا حتی گەل ڕژێمە سەدام حوسێنیژی دانوستاندن هات نەکردن و بگەهنە پێک هاتنەکێ پشتی هینگێ گەل ئەف معارضة عراقي بوزيسيون عراقي بري حكمتي وارجرتن حكمتي وارجريت هريما كستان قال دانوستاندن هذا بيشتينجي 2003 هر دي صد دانوستاندن كده بردام حتى رجامة افرو هر دانوستاندن بردامن و ام نجهشتينا روشكي كو كشف بريشي بتجار سركن. بله پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت بدەمەوە کە کاک دکتۆر خەلیلیش وەڵامی داوە دوو شتم بە فکر هاتەوە یان لە نەتیجەی قسەکردنەکان لە 63 کە ڕێککەوتن لەگەر بەعسیەکان ئەو ئەزمموی یەکەم بوو لەسەر ئەوش پێککەوتن ڕێککەوتن کە 6 وەزیر بدەنە کورد لە پێکاتەی وەزارەتی ناوەخۆ لە کاتێکدا دوو وەزیریان دانا ینی پشتگوێیان خست. کۆتایی هاتنی ڕێککەوتنامە 11 ئازاری هەفتا بەخۆت دەزانی لە ڕێککەوتنامەی جەزایر بەو شێوەیە بوو ئەو ڕێککەوتنامەیە ئەخر سیر بکە حکوومەتی عراقی سەدام حوسێن تەنازولەکی گەورەی لە هێڵی تالوک کرد لە شەڕی عەرەب بەس فی سەبیلی ئەوەی ئێران پشت لە کوردەکان بکە یعنی چ یعنی سەرۆکی عراق خیانەتی لە دەستوری عراقی کرد کە یەک پارچەی خاچی عراق بپارێزێ بەشەکی دایە ئێران تەنها لەبەرەوەی لە ناوەخۆی کورد لە ناو باو شۆڕشی کوردی لە ناو وەختی دەست کەویت کوشێت دربەکی ضربەکێ لێدانێکی کوردا بدات یا بەروەخت بەڵام عێراق چ بسەری عێراقی ئینە هەر ئەو اتفاقیە ئادارێ ئەوەل گەل بوشکاندنا کوردال گەل ئیرانێ و جەزائر اتفاقە جەزائر بۆ ئەگەر شەڕی عێراق ساڵە بەردەوام بیت بۆ ئەگەر سەدام بچێت کوێتێدا بۆ ئەگەر سەدام دیوەکی بکەویت نەمینیت ینی وەکی ئەوە بسەری هاتی ئامەدیتی ڕاستە بە هەمان شێوە ئەوەی کە باسی کرد مەسەلەن بارزانی ئەو کاتیش بڕوای بە بەعسیەکان نەبوو ئینقلابی بەعسی یەکەم کە لە 63 بوو پاشان چونکە لە نێوان ئیبراهیم ئەحمەد و تایری یەحیای بوو دوجار بارزانی بە واقعەکە ڕازی بوو مفاوەزاتەکە دەستی پێکرد لە ساڵی هەفتاش بە هەمان شێوە لە مزەکەراتی محسین دزەی ئاماژە بەوە دەکات دەرێ بارزانی ئەمەی هەموو کۆکردەوە پێی گوتین کە ئەمن باوەڕم بە بەعسیەکان نییە بەڵام لەبەر چ ئەو ئیتفاقی مۆر دەکەم لەبەر دوو هۆکاریەک لۆ ئەوی نەرێن مەلا مستەفا تاکڕەوە تەنها و تەنها بەخۆی ئەو شتەی دەکا دوو لۆ ئەوی نەرێن سبەینێ کورد مافەچی بەدەستینە لۆ یەکەم جارە لە مێژووی کورد مافەکەش ئۆتۆنۆمی بۆ کوردستان ئامانجی شۆڕشی ئەیلول بوو ئەو ئامانجە لە هەفتە هاتە دی بەڵام مەلا مستەفا رازینە بۆ قبولی نەکرد لە حەقیقەت کاگ ئەحمەد باوەڕی عەرەب باوەڕی دەسەڵاتدارانی سەردەستەی عەرەب نییە بە دوبژی مێژوو خو دووبارەت کرد وەخت تایبەتەکەم ئەوە چەنە بتە بەحسکری بەحسێ مەلا مستەفا کریک و باوەری نەبوو بەزگەل بەغدا گوتی ئەو خۆلێتە گوتین کو دانە بێژن یە تاکراوە دانە بێژن هەر مێژوو دووبارەت بیتن ئەف کێشەمەیە نەفتێ وەکی ئۆپۆزیسیۆن هەرێمە کوردستانی هەر گوتی تەسلیمی بەغدا بکەن و بدەنە بەغدا و بدەنە بەغدا دیمایی کە سەرۆک وەزیران چیت بەغدا گەل بەغدا گەهیتە پێک هاتنەکێ و مەلەفێ نەفتێ ڕادەستی بەغداد کەتن و دیمایی کە هەر ئەف ئۆپۆزیسیۆنات گوتە سەرۆک وەزیران گوتە حکومەتە کوردستانی کو تەسلیم بکەن ئەو خۆ بێدەنگ بوون وەختێک و بەغدا شایستێت هەرێمە کوردستانی دارایی نەهێنارتین وەکی مێژوو هەر وەکی خۆ دووبارەت کەتن خۆی دووبارە دەکاتەوە ئێستا سەیری سۆشیال میدیا بکەیت هیچ پەیجێک هیچ ئەکاونتێک ئەوانەی کە پێشتر سەرسەخت بوون کە نەوتی کوردستان بگەڕێتەوە بەغدا ورتیان لێوە نایەت قسەیەک ناکرد بەڵام مێژوو هەر ئەوەی ڕاستە تومۆر دەکەت و پیشانی ئەو
نوی کدین بزانن چون وقت چون استایمه دزانین 11 آذار که دروز بو بنجهك بو او هرمي كوس حتى او استائمه همانه زاني التاريخ عبر يكلا سودكاني ميجو پندوارگرتنا لميجو بداخو اما ازمونه شي دور دريجمان هي لقر حكومه يكلا دوايك كان عراق سودمان بباشي لو ازمونه ولو ميجو ورنقرتوا باشا بتشينا دكتور خليل سربي باباتي دكتور كرت شبكن قال بغداد يعني ام بحثي لاني بغداد كاين كو هلويستي خونا جهورت دوباره دبيت هلويستي وانا رجيم شان شين بيقرا عبد الكريم قاسمي عبد السلام عارفي احتمال عبد الرحمن عارف وصدام حسين واحمد حسن بكر وحتى سيستم في قف كيجي بشي 2003 هر يعني الورش كتشيتن كل قال كرد دانو صدنا دريج بكن بقى هندك بكاتنا وجي بجينا كان وقت يا الله واس هوجي كردانا وقت يا بيست كافيتن ليفل بيت قال كردا كرد شبكن يعني باشا ديشين تشكن كرد شد دستي كردادا هيا فاكترت باش تيجي مش بيناكن فاكتره هزت هرمي تشيت في باباتي دا فاكتره هزت ناف دولتي تشيا كرد خو تش خالد هزهنا كوبشين في هفسنج بجهورن كاك احمد اما براسي باسي بيوندي هرمي كردستان ياخو قيادي كردي لهريم كردستان برامبر حكوماتي عراقي باسمان كر بومان دركوت كأم حكوماتي عراقي هلا بداية كيتا أمره ريكني قناعتي النية بما في كرد واتا أمر لايكي لبير ما نشو ياخو باسمان نكرد موقفي دولتاني دراوسيش لقل حركي كردي لقل هريم كردستان لو خراب تريشا يعني تاكو هردوكي كوب كينوا انجا دوائي يموا جوابي برسياركي جنابه كينوا تشيب كين اما لقى الحكومات العراقي او وضع معنا شارماني قناعتي النيه بما في ايميا بلا مجبوري ايما لنا موضوعين اميك دو بالنسبه تركيا لس دواي شرشي الدواي حربي يكم جنگي عراقي جنگي يكمي عالمي تا امره داواي ولاي مصلكه باشكرا بتابتي لظروف كتابه لوضع معين باشكرا داواي ولايه مصلكه باعتبار ولايه مصل بشيكه لتركيا امر قريك دو ايراني شبه مانشيوا ايران سيري هريمي كردستانك كبشيكه لهندو اوروبي بشيكه لاريكان واتا تشاوي لسر يعني ايران ام فين عراق ام فين تشاوي لسر هريمي تركيا ام فين انا ما كانش بخذ فتن وكي او كتشكا جان او كو بصمامات فيتو جيرانات فيتو عندك اللي عاشق بنو ديما كخولي بسري ورد بت هل امشي افشيرو كاينه يعني عربا كانش بها ماشيوه هريم كردستان ببشي كده وطن عربي داينا اما وضع كمان لبر او تشيب كاين او سؤالك زور جرينجا لو وضعيك ايمتياين دوشت زور جرينجا يكي قلوانا كاكشوان اشاره يابو كابي ايما بيري لميجو خمام كاين هر ملتكي بيري ميجو خوينكا إعادة نظر بميجو خوينكا ناتواني بتشتبيشوا أبي استفادة لميجو خو ما ممكن شي غلط ما نكردبو شي تجاوزات ما نكردبو علاقات ما لقل دولتان لقل دراوسة لقل ناوخو شي عيبي هي شي نقصاني هي شي السلبيات هي شي إيجابيات هي أما أبي جار بجار إما براسي بيري ميجو خو ما ممكن لبير ما نشي تاكو بتواني السودي استفادة لي بكي بو أيندا أما رقم يك بقول رقم دو أبي إما يكريز بين ما خفت شو إيران أم فين بغداد أم فين إيران هيك بخذ ما بخو خو أبي إما بزاني يعني فت ما بخو خذ في كاك أحمد أبي إما بقينا قناعات كإما دوش من منزورة نكبسنا خومان حكوماتي عراقي بلكو دورو بيشمانه لبرو برامبر أو أبي إما بيري نتوي خومان بكين كاكا نكبير حزبايتي خومان بكين أبي إما خومان دروس بكين استراتيجي بو خومان داني بالمناسبة إما شيء عيب كان مان بالنسبة لهريم كردستان استراتيجي ما نية بو آينده أبي استراتيجي كداني دكتور هكا كيشا قالك ما ظنبن وهمي
دجي ما بنو هزت هرمي دجي ما بنو بغداد دجي ما بيت مجالي نادت تو بلانا كاستراتيجية وكاستراتيجيا باشروش تتشبفت يعني تو برنامج مجيلي بروجا خويا افروفا ادبجم اوي شغال ابي بيري ميجو خمام كاين استفاده لتاريخي خمام كاين واستفاده لوضعي خمام كاين لسر او اساس استراتيجي بو باين دا بنين استراتيجيه زور معنايكي قوري هي مو نكبو امروس بيني بل بو داهاتو ام استراتيجيه دواي او بشويك التكتيكي اتوانين بقينا هدف خمان لقل اويش ابي اما حزبايتي توزكي كمي بكين ما بس الليله ام صراعي حزبي ما بس الليله شيء مشاركه اكاديميه كاني خمام كاين لداناني او استراتيجيه يعني نكبس حزبايتي حزب كانيان ابي دوريان هبيه بلكو لروي ابوري لروي سياسي لروي تكنولوجي لروي مسائل كتير ابي براسي اكاديميه كاني خمان دوريان هبيه دكتور مت بشكي دا اشارات بيدا دوري دانت مجويدا كرت اجرتي بوينا همي اك بوينا تريدنا سر هلدان دا وتريدنا الراف وقت ام رافي هجره مليوني همي ام تجرتي بوم زنجينو فقير وما ظنوا بتشيك همي رافي بريارا رافي ایک یا ایگرتی به همیادا هر دو جارا دست کفتت مازن دست کردواتن ایک سرالدان شیا رژیم نهل تلویره یا دویشیا جواک ناف دولتی توارا ما بینیتن هر گاوا که ام هک ریفراندوم جامت ایگرتی باینه پشتی ما ریفراندوم کری اما همیا ایکو دو گرد با ام ایک هلوشته باینه و گاف کش دا جواک ناف دولتی پشتا ما گریتن دا اف انجام کاریگر بینو دا تشک ببیدن ام چنین دکتور شوان دكتور كورتشب كان دي يعني هفسنجي برف خوفا كيشن برجان دي خدا إينن شوك وقتها بغداينه وكي دكتوري جيوبوليتيك بحث كري يعني جه كردا جلق جهك الزحمة دا يتناف برا بازنا كي أصنين دا أم الدور بيتش كريم يعني راسي هفسنجي جلق زحمة هذا جمرود بيشتن شوا كورتشاينا إدارة خوب كان بس يهو 2 سالة جهك جلك برطانك دا اتجلك يدور بيش كري بهذه التنافي وهذه الديجيتا وهمي دولة قال هندشي الشيء بردوام بيت بس يهو 2 سالة جنابته وك ميجو ناسك ميجو كرديا في شرخ دا كورتشب كان حتى بشين يعني هفسنجيا ناف دولتي يعني هرمي يعني حتى بقلب بغداد برا برجان دي خوب كيشن زاني او ولام دانوي او باسات سند راهنده چی هي يك چون بتوانين معامله لقل عقليتي حكمراناني عراق بكين براسي او عقليات تا حكمرانيه كالعراق هي زور مترسي داره او اگر سيري سوشيال ميديا بكي امانات وين بلين تنها عقليتي حكمراناني سردسته كاريگري خراپيان هب ولا سر نتوج وكونتوا يعني لهمو عراق وايل هاتوا اوي كزياتر دجي دوزي كردو برسي كردو هرمي كردستانا اوان زياتر دنگ دين او جي داخك مصنع او ام كرد نشينا قال عمق عربي العراقي باغفين امل قال ده صلاه اغفتين ده صلاة جهالو يستوي أفنايتا جوهرتن دجي مايا يعني ما بكارت إنيتن وقت يا لواز ديف ماتت وقت يا بهيس بيالين قدام تما بس أم نكارين عمق عربي بسربو هوا هردو كان عمق عربي وقل وك شعب نوك سيستمي حكمينا أم وكرد قل وباغفين قناعة بواتشي كين أو ببنا قفاشتين أكثر ده صلاة هلو يستيخو قل كردا تايبتك أمزانين عرب عمق عربي عرب وكولاتي عرب وك عراقي محتاج منه هوجي منه بين قريان الكردستاني هوجي منه بين شورة خل الكردستاني بكان نوكا نزيكي 2 مليون وبتر عرب الهرم الكردستاني هنا يعني نزيكي 20 الصدى خلقه يعني اصليه في كردستان عربن وفايدهش كردستان تبينن ام نكارين كاريگري الوا بكاين كاريگري العربي باشوري بكاين ينافراس وقت ايتا فيري وقت ايتا قرياني وقت ام تكلي قال كاين ام قال باغفين حتى انه كميديا ما يا كردي هر يا قال خو اخفتي نشيا قال في عربي باغفين كو هلو بيستي برف ما بيتا غارت زاني بوني ميديا شي كردي بزماني عربي بلا ميديا شي بهز بخلشي بروفيشنال وخلشي بهز وكو ميديا زنابد لي داكار دكاي ميديا او شوازي هبيكا
دۆزی ڕەوای کورد ئەو ناحەقیانەی کە بەرامبەر کورد کراوە و کورد دەکرێ و بەردەوامیشە کە لە مێژوو کراوە تا ئێستا بگەێنێتە خەڵکی عەرەبی، بگەێنێتە شەقامی عەرەبی، بگەێنێتە وڵاتانی عەرەبی، دەنگێک دروستبی لە ڕەوایەتی ئەو دۆز و ئەو پرسەی بگات، بەڵام دەنگێکی وا کە کاریگەری هەبی لەسەر حکوومەتەکانیش. ئەوە یەک، ئەوە زۆر گرنگە، یعنی بە تایبەتی کەناڵێک بی کە بتانی پەیامەکان بە جوانی بگەێنی و هاوکات بتانی غەدر و ناعەدالەتیەکانی حکوومەتەکانی عێراقیش بگەێنی بە شەقامی عەرەبی. دکتۆر بۆ چت بێژی ئەم کورد مادەم ئەم نەشینە سیستەمت حکمی، مادەم ئەم نەشینە وان ڕژێمە، مادەم ئەم نەشی وەڕۆزیکەی، مادەم دیفمەنائن، مادەم هەر یاریاب مەتکەن پێڵین گاتدانەمە ئەم لعبێ بەدل بکەین، یاریە بگۆڕین. گەلێک جارە هەیە کە تیمەکە هەر جار خسارەت ببیتن بەرامبەر پلانت خوب بەدل کرد، پلانت خود گۆڕیتن. ئەمجی پلانا خوب گۆڕین گەل خەڵکی بە عێراقی باوین. جەنابێت احتیمالە پتر احتیکاک گەل هەوڵاتیت عەرەبێت هەی نخبە عەرەبیە هەی. تو بێژی ئەvێ کاریگەریە باشە بتن؟ جا کاک ئەحمەد ئەم استراتیژیەکی من باسم کرد و بیری لێ ئەەکەم دوو شەقێکی گەورەی هەیە. شەقی یەکەم چۆن تعامل بکە لەگەڵ حکووماتی ناوەندی. ئەبێ استراتیژێکمان هەیە استفادە لە مێژووی خۆمان بکەین وەکو باسم کرد کە چۆن لە ئایندە تعاملکەی لەگەڵ ئەو وەزعێکی ئێمە ئەبینین. اینجا ئەو وەزعە بەتاکید ئەبێ ئیجابی بێت، ئەوە گومانی تێنی، چونکە چارەمان نییە. ئێمە غێری تعاونکردن و اتفاقکردن لەگەڵ هەندێک خاڵ لە دەستی ئێمە هەیە کە ئەمە بەکاربێنین، هەندێک خاڵی بەهێزمان هەیە کە بتوانین ئیش لەسەر بکەین. ئەمە بەنسبەتی ڕقم یەک. ڕقم دووەکە ئەوەی کە تو ئیشارە یابوویت، ئەبێ ئەوراقەکانی خۆمان کۆ بکەین، ئەوراقی زەغت. یەکەم یەک بوون ئێمە یەک هەڵوێستێکی یەک ئامانجێکی یەک مەجموعەیەکی کە بەکاربێنین بەبێ جیاوازی حزبایەتی. ئەمە دوو هەم مشارەکەی غێری حزبایەتی بکەین بۆ دانانی ئەو استراتیژیە ئەکادیمیەکان، ئەوانەی کە ئەزمونیان هەیە، ئەوانەی کە ئیمکانیاتان هەیە تاکو بتوانین تەجاوز بکەین لەسەر ئەو وەزعێکی ئێمە. سێهەم ئەوراقێکی اقتصادیکمان هەیە، کارتێکی اقتصادیمان هەیە، ئەتوانین بەکاربێنین وەکو خەڵکێکی تر بۆ پەرژەوەندی خۆمان. ئەگەر ئەمە کۆ بکەینەوە لە هەردوو لاکە ئەتوانین هەنگاوێکی باشتر بۆ ئایندە بکەین. دکتۆر خاڵت بەهێز چنە دەستی کوردە دەکوشین کار سەر بکەن؟ خاڵی بەهێز هەروەکو ئاماژەی پێکرد مەسەلە ئابوووریەکە ئێمە کۆمەڵک کەرتی گەشت و گوزارمان زۆر بەهێزە. دەتوانین ئەو 2 میلیۆن عەرەبەی لێرە لە کوردستان دەژین ینی بەکاربێنی وەک خاڵێکی بەهێز بۆ پشتەوانیکردنی مافەکانی گەلی کورد لە عێراق؟ بێگومان ئەوەش کارتێکە یەک لە کارتەکانت، چونکە بە چاوی خۆیان ئەو ڕێزلێنان و جوامێریانە دەبینین کە کوردەکان لێیان ڕێزیان لێ دەگرن و جوامێرانە مامەڵەیان لەگەڵ دەکەن و دڵکراوان لە بەرامبەریان ڕەغمی هەموو ئەو خراپانەی کە دەسەڵات دەیکا و بەسەر هەرێمی کوردستان ئەو ناڕەزاییانەی کە هەرێمی کوردستان هەیەی لە بەرامبەر ئەو ئیجراعاتەی کە حکوومەتەکانی عێراقی و حکوومەتی عێراقی دەیکات. دەزانی مەسەلەی یەک ڕیزی، کۆدەنجی، یەک گوتاری لە بەرامبەر حکوومەتی عێراق بە قەناعەتی من ئەوە دەتوانین خاڵی یەکەم بی، وەکو خاڵی یەکەم سەیری بکەین ئێمە کە مەسەلەی یەک دەنجی و یەک گوتاری حکوومەتی عێراقیش ناتوانێت وا بە ئاسانی کارتەکانی خۆی بەکاربینی و فشار بخاتە سەر هەرێم. دوو بوونی کورد لە 4 دەوڵەت بەڕاستی ئەوەش گرنگە کە باس لە یەک گوتاری و یەک ڕیزی دەکەین قوڵکردنەوەی پەیوەندیەکانمان بە هەر شێوازێک لەگەڵ کورد لە هەر 4 پارچەی کوردستان گرنگە، چونکە یەک لەو هۆکارە هەرە سەرچیانەی بە درێژایی مێژوو زوڵممان پێی لێکرایە ئەوە بووە حکوومەتەکانی دەوروبەر و هەرێمایەتی لە بەرامبەر مەسەلەی کورد یەکدەنگ بوون. 20 خلاف و ناکۆچیان هەبووی، بەڵام کە هاتبیتە سەر مەسەلەی کورد یەکدەنگ بوون و ئیتفاقیاتیان کردیە و سنوورەکانیان لە بەردەم یەکتردا کۆمەڵێک ئیجراعاتیان کردێ. لەبەرەوەی ئاسان نییە تۆ کە داوای مافی خۆت دەکەی بینیمان هەم لە ڕیفراندۆم نە هەڵوێستی هەرێمی هەڵوێستە چیوا بوو بەرامبەر کورد نە هەڵوێستی نێودەوڵەتیش. لێرە ڕادەواستین دکتۆر بسیار لە هەردوو جەنابتان یەکەم جا لە دکتۆر شوان دیبلۆماسیەتی کوردی لەسەر ئاستی هەرێمی هێزە هەرێمیەکان ئێرانە
تركيا سوريا سعودية كنداوة لقل أمانة لقل هذا ناو دولتي كان أمريكا روسيا دولة كاني إكتي أوروبي دبلوماسية كردي توانية يعني إيشيكي وبكت كبتوانيت لبرجوان دي كردا أم بيوان ديانا بكار بينت دبلوماسية كردي گومانی تێدانێ پاش دامەزراندنی حکوومەتی هەرێم و پەرلەمان و ئەوانە بە بەردەوام کاری کردیە چونکە ئەو وەزعی لە سەردەمی ئێستا هەیە لە مێژوو بە حیاتی نەبووە و هەستی پێ ناکەین بەڵام لەگەڵەوەشدا ئایا وەکو پێویست کاری کردووە ئایا توانیوەتی کارتی ئابووری بەکاربیینی لەگەڵ ئەو وڵاتانە ئایا توانیتی بەرژەوەندی دروست بکە بەداخەوە لەو ئاستەدانە بووە تا ئەوڕۆ دكتور خليل هكر بما بحثي في بكي بحث جيو بوليتيك كو جيما يوصلنا بزحمته قالك بس وقت دبلوماسيا ام نشن هل يسنا في دولتي بجوهرين ايران قال مخرب ام نشن هل يستي بجوهرين تركيا قال مخرب ام نشن هل يستي بجوهرين يعني وك فاكتري دبلوماسي تجوهرين وضع خرابه جيوبوليتيك ده من بو تم ابي استراتيجي كمان هبيت او استراتيجيه لسه قاعده ميجو وضعي ميجو إما شوانا ولا قل آين دا إما تشي مانوية أما يقدو براسي إما شانازي أكين بو دبلوماسيكي هل دواي 1991 تا أمرو كرد تواني بقاتا أو بريد الدنيا وعلاقاتك باش درسبك لقل زوري دولتان عالم هم لأوروبا وهم لأفريقيا وهم لآسيا وإستا قنصلياتك ومان هي براسي يعني أم تقارن بيجين أف قنصليات هريما كرسانة وكخالة هزية بكردا لقل أو ظروفيك إما باس ماركد أمرو لقل أو وضعيكي نالبار كهريمي كردستان تي أجية بلان لروي دبلوماسي تواني سركوتو بيني ودولتان هيش سروكي دولته يا رئيس وزراء يا وزير دفاع يا وزير خارجي ناية تبغى أجر سرداني هريمي كردستان ناكا أما معنايك زوري هي وهروها بالنسبة إما كأشين بو دولتاني كتر سيرة كان عالمي كردستان لقل على مكانك أو دولته لوية أما زور جرينجا وبرون يشون بتوانين بردوام بلام صون وابكين كاك دكتور صون وابكين أو دولتان بين الدنك لكاتي كحكومة عراقي غدر لهرمي كردستان دكا أو جرينجا دكتور إسرائيل زور تواني ماف للوبي وربيجرت لناو جواكي غربي دا لأوروبا لا إما كرد تواني ما نشتكي وابكين وكلوبي كي كردي بهيس كداواي ما فكاني قالي كل كلا وهلويسي ناو دولتي بو إما بكشت بداخل رنگ دانوي بارودوخي ناو خوي كردستان وبوني هندك لاين ك بصراحة بيت بريم لميجوش أو لاين أنا هبوا هولي عند بو ناشرين كردني أزموني بريو بردن لهرمي كردستان سوشيال ميديا و دەستگاکانی ڕاگەیاندن ئەو لایەنانە کاری باشیان نەکردیە لەسەر مەسەلەی دیبلۆماسیەتی کورد و ئەوانە لە دەرەوە شواتە لۆبی کوردیش لە دەرەوە ڕنگدانەوەی بارودۆخی ناوە خۆیە لۆبی کوردی لە ڕیفراندۆم بینیمان دوای 16 ئۆکتۆبەر و خیانەتی ناوەخۆی و خۆکڕکردن و خۆکەڕکردنی مجتمعی نێودەوڵەتی لە ئاست هێرشی حکوومەتی عراقی و حەشدی شعبی لۆبی کوردی نەیتوانی کارێکی وا بکە کە دەنجی شەقامی جیهانی بەباشی بوو ڕوژێنێ و کاریگەری لەسەر حکوومەتەکە هیویدارین پاشا ڕۆژ باشتر بیت دکتۆر شوان خۆشناو بسپورد مێژوویە کوردیە هەفتچەرخدا پرۆفیسۆر دکتۆر خەلیل ئیسماعیل بسپورد جیۆپۆلیتیکا کوردستانێدا gelek spas bû wextê heve gelek spas bû van Xalid Giring heve pêşkeş kirîn divê xeleka me ya bernamê li ser wîna kûkiyeka me bînerê hêja û xuştivî spasiya heve jî dikeyên bû dîtina vî bernameyî û mana hevelber Şaşa Kurdistan 24 heta careka dî em gehîne êkodû û babetekê giring wekî babetê me ev ro hîm xêr û em silamet. Nos,